چکەم سەردەمی کۆیلایەتی نییە بەسانەوە ئەماوا هەستەکەم ئێستا خەڵک بە پای خۆی کاتە کۆیلە بەجددی بە دیوێکی ترە گاڵتەتانەیە برایان خوشکان خەڵکی وا هەیە کۆیلەی مۆبایلە مۆبایل 15 با سیاست ناکەم مۆبایل 15 12 دەرەچێت 13 دەرەچێت 14 دەرەچێت 15 کۆیلەی چییە؟ سەعات و ئینگسیلە خواخوایەتی دوو ئینگسیلەی گەورە خو مناڵێ سونەتە بەس ئەمەنە حەزی لێتی هەر قساکە ئاوا بەس هیوایەتێتی سەعات و ئینگسیلەکەی دەکەوێت ئافرەتی وا هەیە کۆیلەی پۆشتەیە سەد پێڵاوی هەیە فەرژینێ لە ڕووتان خوا من براگلەی لام کردی بە ئەڵڵا دوو کانتۆر گەورەمانەیە جێ جلمان نابێتەوە هەمووی جلی خێزان تۆ خوا مامۆ ساوتارێ بدە لەسەری بۆیە ئینسان کە لە حاڵەتێک دەرچوو ناڵێم زینە خودو زینەتەکم عند كل مسجد خۆزگا جوانترین قات لە بەرما بوو جوانترین جل لە بەرما بوو بوو خۆشترین بۆنم لە خۆمەدا کە دێم بۆ ناو ئەم مزگەوتە خذوا زینەتەکم عند كل مسجد جوانیەکانتان بەرنە هەموو شوێنێ قاتی جوانە بکەن بەڵام نەکەوە یعنی تۆ ئەوەندە معلق بی بە سیارە گۆڕین ئەم مۆدیلە نە مۆدیلێتر بە ئەنواع مۆدیل سیارە بگۆڕی یان ڕەنگی مۆبایلەکەی و ڕەنگی سەعاتەکەی و ڕەنگی سیارەکەی و ڕەنگی تەسبیحەکەی و دوو لە ڕوو جەنابتان پێڵاوەکەی و گۆرەکەی و گشتی چییە کاکە یەکجار ینی بەم نەوعیش يعني معقولة بم نوع كواليتي بي يا خدور واشتر أمري اخشوشنوا فإن نعمة لا تدوم كل توزيع زبر بجين بخوان نعمة بردوام نابية بخوان نعمة بردوام نابية برايا خوش كان فبويا يا ما كاتك باسي كويناك إن كوينيتي ما نبيني كاتك تو خود كويني من على قل دايك بيبا كويني البوكا برايك إيشك أو خاني خوشي تو هل أونت فيها بري قافة كان يعني بشوي نتبيني ويسا ئافرەتی بەنگلادشی وانە دێن بۆ کورسان ئیشەکەن ئەوەش لە خۆشی و لە سەڵتەنەتی ملەتی ئێمە ئێستا تو ئەمڕۆ 115 بۆ 20 بۆ 30 خەڵکی کورسان خەڵک لە ماڵیا ئیشەکە بۆ جاران دەستکەنەی نۆکتە کرد بۆ جاران ڕەزالەتت بوو بۆ جاران بە هەموو شێوازێک نەکبەتی و داماویت بوو ئەوە پێ ئەوترێ بەشێک لە ڕەفاهیەت کاتێک کە باسی کۆیلە ئەکەین کۆیلە معاناتی گەلێ زۆرە بەڵام بەداخەوە ئێمە ئێستا هەمانە کۆیلەی بەرنامەیەکە کۆیلەی هەوا و ئارەزووە ژنێ جوانی هەیە ماڵ و مناڵی ڕێکوپێکی هەیە دەستی داوەتە دەست ئافرەتێک و بەبیللاهی من کەی سیوام لایە پیاو هەیە ژنەکەی خۆی هیچ زەلامێنیە لەسەر زەویا سەیری کا تەماحیەکە ئەڕوا عیلاقی ناشەرعی لەگەڵ ئافرەتێکی زۆر لەوە هیچتر فەرژینی قایم لە ڕووتان زۆر لەوەش ناشرینتر دەی کاکە ئەوە کۆیلە بوون نییە الله فەرمێ ئەفەڕەئەیتە من اتەخەذ ئیلهەهو هەوا ئەی محەممەد صلی الله عليه وسلم نابینی خەڵکێکەیە هەوا و ئارەزوەکەی خۆی کردوتە خوا کەواتە ئامەیە کۆیلایەتی صنفی زۆرە نەوعی زۆرە پێویستە داوا بکەین لە پەروەردگار ئازادمان بکە لە هەوا و ئارەزوەکانمان لە کەیف و سەفا درۆینەکان کە دوو ڕۆژی تر هەمووی ئەبێتە تووشێک و ئەڕوا پەروەردگارمان پارێزێ